yiğitleriyle beraber Isparta'ya geldi. لەگەڵ نزیکبوونەوە لە کاتی بەڕێوەچوونی 28مین خولی هەڵبژاردننی پەرلەمان و سەرۆکایەتی تورکیا پرۆسەی بانگەشە گەرمتر دەبێت و دۆسیەی کورد و پارتی کرێکارانی کوردستان پەکەکەش لە تەنیشت پرسە ئابوووریەکاندا تەوەری گەرمی ململانەی هێزە سیاسیەکانە لە وڵاتە. دوجار پارتی دیموکراتی گەلان هەدەپە بە بێمەرج خۆی خستە ئامێزی مێزی شەشقۆڵیەوە و بە فەرمی بڕیاریدا بە دەنگەکانی تای تەرازووی کاندیدەکەی ئۆپۆزیۆن قورس بکات. ئەمەش سەرنجی ڕەخنەکانی خستۆتە سەر ئەو پارتە کە بۆچی بەبێ وەرگرتنی گرنتێکی ئەوتۆ هەموو هێلکەکانی دەخاتە سەبەتەی کڵژدار ئۆغڵۆ. وێناکردنی ئەو دۆخەی بە دەرچوونی کەمال کڵژدار ئۆغڵۆ دەرگای بەهەشت لەسەر کورد دەکرێتەوە. وێناکردنێکی ناواقعیە و لە پێوانەکردنیشی لەگەڵ مێژووی خولی کڵژدار و حیزبەکەشی کە میراتگەری مستەفا کەمال ئەتاتورکە تووشی کورتێنان دەبین. بە تەماشاکردنێکی خێرا بە مێژووی دەسەڵاتدارەتی پارتی گەلی کۆماری جەهەپە لە تەمەنی دەیان ساڵەی کۆماری تورکیادا لە سەدەی ڕابردوو ئەوە دەردەکەوێت پارتەکەی ئەتاتورک مێژوویەکی خوێناوی و توندوتیژی لەگەڵ کورداندا هەبوو هەناسەی لەبەر بزوتنەوەی ڕزگاری خوازی کوردی بڕیوە. بەڵام لەگەڵ هاتنە سەرتەختی پارتی داد و گەشەپێدان ئاکەپەی پاشخان ئیسلامی کوردەکان هەناسەیەکی ئاسوودەیان هەڵکێشاو ئاهێکیان بەبەرداکرایەوە. بەڵام بە درێژایی ساڵانی ڕابردوو سیاسیەت چەپەکانی باکووری کوردستان کە بە پەیوەندیەکی باش لەگەڵ پەگەکە تۆمەتبار دەکرێن بەگومانەوە مامەڵەیان لەگەڵ ئاکەپە کردووە و ئێستاش بە دوژمنی تاسەر ئێسقانی ئەزموونی کوردی دەزانن. Böyle devlet yönetilir mi? Niye? Onları yanına almak. هەڵبژاردننی ڕابردوو هەتەپە پشتگیری فەرمی خۆی بۆ کاندیدەکانی جەهەپە بۆ سەرۆکایەتی شارەوانیەکانی ئەنقەرە و ئەستانبول دەربڕی. ئەمەش کلیلی دەرگای شارەوانیەکانی پێشکەشی یاڤاش و ئیمام ئۆغڵۆ کرد. بەڵام دوای هەڵبژاردن هەدەپە جگە لە دامەزراندنی چەند ڕاوێژکارێک خێرێکی ئەوتۆی لە سەرۆک شارەوانیەکانی ئۆپۆزیۆن نەبینی. لە هەڵبژاردننی ئەم ساڵیشدا زۆرینەی ڕاپرسیەکان لەبارەی هەڵبژاردننی تورکیاوە جەخت لەوە دەکەنەوە هیچ کام لە چوار کاندیدەکەی سەرۆکایەتی تورکیا توانای بەدەستهێنانی لە سەدا 51 دەنگەکانی نییە. بەمەش هەڵبژاردنەکە دەچێتە خولی دووەمەوە و مەیدانی ململانەکە بۆ ئەردۆغان و کڵژدار ئۆغڵۆ چۆڵ دەبێ. دووریش نییە کاریزمابوون و بەهێزی کەسایەتی فریای تەیب بکەوێت و جارێکی دیکە لە ڕکابەرەکەی بباتەوە. Tam da onların anlayacağı dilden soruyorum. بەڕای بەشێک لە چاودێران ئەگەر کوردەکان بێلایەن بوونایە ئەوە لە حاڵەتی دەرچوونی ئەردۆغاندا دۆخی کوردانی باکوور و خودی هەدەپەش لەمەی ئێستا خراپتر نەدەبوو. بەڵام دیار نییە لە ئەگەری دەرچوونی کەمال کڵژدار ئۆغڵۆدا دۆخی کوردان چی لێدێت. بەو پێی پارتە ئۆپۆزیۆنەکان نەکدان بە مافی کورداندا نانێن تەنانەت ڕازی نەبوون هەدەپە یان پارتی چەپی سەوز وەک پارتی حوتەمی پێکهێنەری مێزە شەشقۆڵیەکەیان پەسەند بکەن.